لەنێو کووردا هەر لە کۆنەوە واباوە کە سابوونی ڕەقی سابوونێکی سروشتیە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان زۆر جار بە دوایدا دەگەڕێن و بەکاری دەهێنن زۆر جارش دەڵێن بۆ هەندێک نەخۆشی کە نەخۆشی زان بێت بەکاردێت. جا من ئەمڕۆ یەکێکم لەو دوکانانەی لە قەزای کەلار لەو دوکانم بزانین ئایا سابوونی ڕەقی بۆچی خواستی لەسرە و ئایا ئەم سابوونە ڕەقیانە لە کوێوە دێن و زانیاری ورتر و زانیاری زیاتر لە مامۆستا وەردەگرین. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. زۆر سپاس. ئەمە کۆمەڵێک سابوونی ڕەقیە لێرە داتناوە. ئەمەوێ زانیاری مەمە باسکەی سەبارەت بە سابوونی ڕەقی هەر لە کۆنەوە خواستێکی زۆری لەسرە. بۆچی خواستی هێندە لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە؟ وڵی خواستی ئەوە ئیتر تاجران لە شوێنە سابوون نەهاوردە یەکەم جار سووری هاوردیانە هی خەڵک کە سابوونی ناسی سابوونی سووری ناسی و سابوون ڕقی پێ ساون ڕقی بۆچی بێژن ساون ڕقی لەبەرەوە شاری ڕقا شاری ڕقا لە سووریا لە حدود عێراق و زۆر نزیکە خەڵک ئەچوو لەوێ مسواکێکە سابوونی هاورد ئەچی لە ڕقا لە ڕقە تا ناوی بۆ ڕقی ئەنە خۆی لە سووریا پێ نایەن ساون ڕقی سابوون ساغی پێژن ئەوەی غاری تیان نەوێ پێژن سابوون ساغ ئەوەی غاری تیا پێژن سابوون غار واتە لە شاری ڕقەوە پێیانەوە یەکەم جار لە شاری ڕقەوە هاوردیان سابوون ڕقی یعنی ناوی کە ڕقیە بەهۆی ئەو لە شاری ڕقەوە هاتیە. باسمان بۆ بکەی ئەم سابوونە ڕقیە سابوونی سروشتیە؟ سابوون نییە سروشتی بێت شامپۆش نییە سروشتی بێت لەبۆ ئەوە مادەیە پێنج هایدرۆکسی سۆدیۆم وەکو خوێ وایە ئەوە ئەکەنە ناوی یەڵاوی لە سابوون درۆی بڵێ 100% سروشتیە نە مادەی هایدرۆکسی سۆدیۆمایە ئەم هایدرۆکسی سۆدیۆمە سابوون بە دوو طریقە دروست دەکرێت بە طریقەی گەرم بە طریقەی سارد بەس سابوون ڕقی ئەم سابوون ڕقی کە لە بازار ئەیبینی گشتی ڕێی گەرمە وەگەم دروستەکەن ئەتیان مەنجەڵێک گەورەیان هەیە تقریبا 8 تا نەگرێت 10 تا نەگرێت یەکەم جار ئاوەگە ئاو لەگەڵ هایدرۆکسی سۆدیۆم تێکەڵەکەن ئەیخەن بان ئاگری لە خوار ئاگری دەدەن تا باش تێکەڵەوێت دوای ئەوە چیەکەن ئەتیان زەیتی وتە زەیتی ئەسلی دووەم زەیتونەکە تڵپی سابوون تڵپی زەیتونەکە کە زەیتە دەکەن ئەو زەیتە ئەکەن ناوی باش ئینتێک ئەیکوڵێنن دوای ئەوە ئەوێ سابوون ڕقی بەس ئەگەر غاریان تێکرد ئەوەی تر گاندە نەشێت. چەند جۆر سابوونی ڕقی هەیە؟ سابوون ڕقی بوتم پێت ئەوەی کە مەسەن غاری تێ غاری تیانەوێت و سابوون ڕقیش لە بازار ئەیبینی وتمان دوو طریقە دروستەکە بە سارد و گەرم. طریقەی ساردەکە لە تڵبە دروست ناکرێت بەس زەیت زەیتون دروست دەکرێت زەیت زەیتون ئەتێرن بە طریقەی سارد لەگەڵ غار تێکەڵێکن دروستەکەن ئیسەش لە بازار زۆر جار بڵاوە ئەڵێ ئەم سابوونە بەتایبەتی سابوون لە عێراق دروستەکەن ئەم ساوێش ئەڵێ سابوون زەیتی زەیتونە من لە پەیوەندیم کرد لەگەڵ کارگەیەکە لە عێراق وتی زەیت زەیتونە دوای گوتم پێکهاتەکەی چییە ئەمان چیەکەن زەیت زەیتون لە 130 زەیت زەیتون تێکەن لەکوێوە ئەیهێنن ئەمە ئێوە بەس مەجال پێ بدە ئەم زەیت چیەکەن ئەتێن تەنەکە زەیتی ئەم تەنەکەی نییە پێڵەن زەیت نەخیر زەیت تەنەکە تێکەڵێکەن ئەنە هەزانەشێ زەیت ڕۆنی تەنەکە هەرزانە ئەیکە ناوی ئەین زەیت سابوون زەیت زەیتون ئانا لە ئەوای سابوون لە عێراق دروست ئەکرێت لە کوردستان کەڵێ زەیتی زەیتونە درۆیە زەیت زەیتون تەنیا نییە زەیتی تەنەکەی ئەم تەنەکەی ڕۆنی تیەکەن زەیتی جۆسەندی تێکەن زەیتی خڕوعی تێکەن ئەمانە هەرزانن سابوونە کوفی هەرزانشێت. ئەبینم لێرە چەند جۆرێکت داناوە ئەگەر باسی ئەم جۆرانەمان بۆ بکەی ئەم جۆرە سابوونانە ئەم سابوون هادشت ئەمیست ئەیبینی ئەم سابوونە ساون ڕقی ئەم ساون ڕقی کە غاری تیانە ئەیتێن ئەیهاڕن وەکو هەویری لەکەن دوایی بۆن و ڕەنگی تێکەڵەکەن بۆن و ڕەنگ کە بۆن ڕەنگیان تێکەڵکە جاتی کەپسێکەنەوە ئەم سابوون دەشێت جا حەسەب بۆنەگەی لە ساڵ 5 بۆنی تێکە جیاوازیان هەیە بۆ نمونە هیوا هەبێ بۆ قژ بێ هیوا بێ بۆ جسم بێ. ئەگەر سابوون ڕقی بە زەیت زەیتون تەنیا دروست بکرێ زۆر بۆ هێنەیە بۆ پێسەیە بۆ قژێ بۆ من کە برادرێ مشترێک هات وەلام وتی من مشکلی پێسم هەیە فترات لەسەرم هەیە وتم وەڵا ئەم سابوونە زەیت زەیتون استیفادەی بەتاش عیلاج بۆ ئەوە وەڵا چوو دوای ما هاتی وتی وەڵی من چوومە دکتۆر پێسیش استیفادەی ئەم سابوون تۆم بەکاربرد فتراتی سەرم نەما بەس من ناڵێم یعنی سابوون ڕقی بۆ ئەو باشە ئەمە یعنی لە حاڵەتێک استیفادەیەک ئەو کابرا و زۆر کەسیش بەدەستی بۆ مشکلەی پێس استیفادەی کرا زۆر کەسی ئەتێرە ساون ڕق نەما و سابوون نەما
ئەتی ئەو ساون زەیتونەوە ئەڵێ بۆم ناو زۆر باشە. هەیە پزیشک بۆی بنووسێت بۆ زام بە تایبەت منەوەی بیستومەڵێن بۆ زام بەکار دەهێنرێت بۆ لە کاتی والله تخصص نییە بڵێ بزە بۆ زام بەکارتێت نا هەیە سابوون ئەم سابوونە ئەمە زەیتی قەترانی تایە ئەمە زەیتونە بەس زەیتی قەترانی تایەکە ئەمە بۆ خوڕان باشە یعنی ئەو گیانی ئەخوریە سەری ئەخوریە استفادەی لێکە ئەمە ئەی هەیشە سابوون مەسەرەن موادی تێکەن هەر ئەم سابوون ڕخێسە ئەی هاڕن ئەمە موادی تێکەن بۆ حەب شەباب مەثلا کورکومی تێکەن ئێستا ئەم سابوونە با پیشان بدەم دقیقەیەک یەک دقە ئەمە دوو مادەی تایە هەر ئەم ساوونەسە ڕقیە کورکومی تایە بۆ خۆم مادەیەترم تێکردن بۆ تەقلید نەکەن مادەی گرانبایی تەقلید نەکەن نایەژمی لەبەر ئەوە تەقلید نەکەن بۆ دووشت باشە بۆ پیاسی چەور و بۆ حەب شەباب باشە ئەوەتە ئەم سابوونیشە کە ئێستا ئەیبین ئەم سابوونە ئەمە ڕقیە هەر ڕقیە هینت کرد ینی هاڕیاگە و دوایی موادیان تێکردگە ئێستا ئەم مادەیان تێکردە بۆ ئەو کەسانە چاکە کە سەریان سووخەکەن بەم سابوونە مەلێ بکەن سەریان هین ناوی سووخی کاڵ ناوێت ئەوەتە دەست خۆش بێمەوەسا زۆر سپاس دەکەین دیارەمەی گوێبیستی بوون تەواوی زانیاریەکان بوو لەسەر سابوونی ڕقی هەر لە زووە خواستێکی زۆری لەسەر بە سابوونێکی سروشتی نازراوە لە نێو میلەتی کووردا بەڵام ئەوەی مامەسا باسی لێوە کرد ئەم سابوونە سروشتیە گیراوەیەکی تایبەتە بە تایبەت سابوونی ڕقی ناوی لەوە هاتووە لە شاری ڕەقە دروست کراوە دواتر کوردی خۆمان دەڵێت سابوونی ڕقی.